کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی زاخۆ بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندە؟ بینەری ڤیدیۆکانمان بن. سڵاوتان لەبێت، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. بۆ درێژەی ئەم ڤیدیۆیە لەگەڵمان بن بۆ بینینی کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە زانکۆی زاخۆ بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین. لەگەڵمان بن. یەکەم کۆلێژ بریتیە لە کۆلێژی پزیشکی بەشی پزیشکی گشتی زانکۆڵاینی پارێزگا 97.714 و گشتیەکەی 99. پارالێلی پارێزگا 96.857 و گشتیەکەی 98.4. دووەم کۆلێژ بریتیە لە کۆلێژی ئەندازیاری کە بەشەکانی شارستانی و ژینگە زانکۆڵاینی پارێزگا 91.633 و گشتیەکەی 93.033. پارالێلی پارێزگا 89.833 و گشتیەکەی 91.12. ئەندازیاری پترۆڵ 92.4 زانکۆڵاینی پارێزگا و گشتیەکەی 94.113. پارالێلی پارێزگا 89.92 و گشتیەکەی 92.153. بەشی میکانیک 84.333 زانکۆڵاینی پارێزگایە و گشتیەکەی 92. پارالێلی پارێزگا 80 و گشتیەکەی 83.6. سێم کۆلێژمان بریتیە لە کۆلێژی زانست بەشەکانی زیندەوەرزانی زانکۆڵاینی پارێزگا 87.904 گشتیەکەی 90.6. پارالێلی پارێزگا 83.24 گشتیەکەی 87.8. زانست بەشی کیمیا 85.767 زانکۆڵاینی پارێزگایە و 87.64 گشتیەکەیەتی. پارالێلی پارێزگا 80.7 و گشتیەکەی 82.54. زانستی کۆمپیوتەر 80.769 زانکۆڵاینی پارێزگایە و گشتیەکەی 83.1. پارالێلی پارێزگا 74.867 و گشتیەکەی 78.808. کۆلێژی زانست بەشی فیزیا 78.27 زانکۆڵاینی پارێزگایە و گشتیەکەی 80.646. پارالێلی پارێزگا 72.167 و گشتیەکەی 75.9. کۆتابەش لە کۆلێژی زانست بریتیە لە بەشی ماتماتیک 74.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتیەکەی 77.363. پارالێلی پارێزگا 68.1 و گشتیەکەی 71. خۆشەویستانم، ئەوەی جێگەی باسە لێرەیە بەشەکانی زیندەوەرزانی و کیمیایە. زۆرجار پرسیارمان بۆ دێت ئایا ئەو دوو بەشە ئەتوانن لە تاقیگەیە لە تاقیگە پزیشکەکانە ئەو پشکنینە پزیشکیانە بکەن کە ئەکرێت؟ وەڵام بەڵێ. تا ئێستا بەپێی بڕیار و بەپێی ئەو یاسایانەی لە هەرێمی کوردستان بەرکارە، ئەو دوو بەشە هەردووچیان لە اختصاصی خۆیانە، واتە بەڕێزێک بەشی زیندەوەرزانی تەواو کردووە تەنها ئەتوانێت ئەو تێستە بایۆلۆجیانە بکات کە هەن، و ئەو بەڕێزانەی بەشی کیمیایان تەواو کردووە ئەو تێستە کیمیاویانەی کە هەن ئەتوانن جێبەجێ بکەن. بەڵام وەکو زانیاریەک تا ئێستا لە شاری بەغدایە وەکو پایتەختی عێراق، تەنها لە ناو شاری بەغدایە تەنها ئەو بەشانەی کە بەشە پزیشکیە شیکاریەکان تەواوەکەن ئەتوانن ئیش بکەن لەو بارەیە. بەڵام وەکوتمان بەپێی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان تا ئەم ساتە کە ئێمە ئەم ڤیدیۆ تەزیلەکەین، لەوانەیە هەتا چەند ساڵێکی تریش ئەو بەڕێزانەی ئەو دوو بەشە تەواوەکەن ئەتوانن لە تاقیگە پزیشکەکانە کار بکەن. کۆلێژی پەروەردەی بنیات بەشی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا 77.8 و گشتیەکەی 79.3. پارالێلی پارێزگا 72.3 و گشتیەکەی 73.758. ئێوارانی پارێزگا 67.3 و گشتێکی 68.9. بەشی زمانی عەرەبی
72.496 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 74. پارالێلی پارێزگا 66.5 و گشتێکەی 67.986. ئێوارانی پارێزگا 63.2 و گشتێکەی 65.9. بەشی زانستی گشتی 71.92 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 74.72. پارالێلی پارێزگا 65.56 و گشتێکەی 69.625. بەشی زانستی کۆمەڵایەتی 71.7 زانکۆڵایانی پارێزگایە و 73 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 65.8 و گشتێکەی 67.9. ئێوارانی پارێزگا 63.1 و گشتێکەی 64.9. پەروەردەی بنیات زمانی کوردی 69.4 زانکۆڵایانی پارێزگایە و 71.8 گشتێکەیەتی. 64.5 پارالێلی پارێزگایە و 66 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 62 و گشتێکەی 63. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان یا زانستی مرۆڤایەتی بەشی زمانی ئینگلیزی 81 زانکۆڵایانی پارێزگایە و 86.377 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 75 و گشتێکەی 79.093. ئێوارانی پارێزگا 68.997 و گشتێکەی 73.2. بەشی زمانی عەرەبی لە زانستی مرۆڤایەتی 73.9 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 77.753. پارالێلی پارێزگا 67.662 و گشتێکەی 7.7. ئێوارانی پارێزگا 63.5 و گشتێکەی 66.673. بەشی مێژوو 73.7 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 78.6. پارالێلی پارێزگا 68.5 و گشتێکەی 70.4. پارالێلی ئێواران 65.1 و گشتێکەی 67.9. زانستی مرۆڤایەتی بەشی زمانی کوردی 69.8 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 72.4. پارالێلی پارێزگا 65.3 و گشتێکەی 68.317. ئێوارانی پارێزگا 62.563 و گشتێکەی 64.2. سوپاس بۆ لایک و کۆمنت بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان دەستان خۆش بێ. سوپاستانەکەین. کۆلێژی کارژێڕی و ئابووری بەشی زانستی ئابووری زانکۆڵایانی پارێزگا 72.8 و گشتێکەی 76.6. پارالێلی پارێزگا 66.5 و گشتێکەی 69.931. ئێوارانی پارێزگا 63.981 و گشتێکەی 66.4. زانستی کارژێڕی کار 71.3 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 77.018. پارالێلی پارێزگا 65.525 و گشتێکەی 69.5. ئێوارانی پارێزگا 63.4 و گشتێکەی 65.8. زانستی دارایی و بانکی 65.36 زانکۆڵایانی پارێزگایە و 68.3 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 61.612 و گشتێکەی 64.145. کۆتا کۆلێژ لە زانکۆی زاخۆ بریتیە لە کۆلێژی پەروەردە بەشی جوغرافیا زانکۆڵایانی پارێزگا 74.2 و گشتێکەی 78.3. پارالێلی پارێزگا 68 و گشتێکەی 72.061. ئێوارانی پارێزگا 65.218 و گشتێکەی 67.6. پەروەردە بەشی ماتماتیک 70.1 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 74.1. پارالێلی پارێزگا 64.234 و گشتێکەی 67.7. کۆلێژی پەروەردە بەشی دەروون ناسی 69.6 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 72.4. پارالێلی پارێزگا 65.8 و گشتێکەی 66.6.
ئێوارانی پارێزگا 63.2 و گشتێکەی 66. ئەزیزانم ئەمە هەموو بەشەکان و کۆلێژەکانی زانکۆی زاخۆ بوو بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە کە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوە و ئەوانیشدایە. هەر پرسیارێکتان هەیە بۆمان بنێرن، ئێمەش لە خزمەتتان بۆ وەڵامدانەوەی. هیوادارین هەموو لایەکتان سەرکەوتوو بن، بگەن بە ئاواتەکانتان لە ڤیدیۆکانی داهاتووەتان بینینەوە.